سەرۆک وەزیرە کوردستانی مەسرور بەرزانی لە کەلەها هەولێرەیە تەماشەوانی نێژە لەگەڵ هەژمارێک جوان ڕوونشتی و بانڕە سۆحبەتەکە لێ تەماشا 48,000 کەس لە کوردستانەوە کۆچیان کردەوە بۆ ئەوروپا و بەشێکی زۆری ئەمانە گەنجن و ئەگەر حسابی ئەو بکەین هەرێکێک لەمانە 5,000 دۆلاریان لەو ڕێگەیە دانابێت لە کۆتاییان نزیکی 740 ملیۆن دۆلارەکە کە براوەتە دەرەوەی کوردستان و لە ڕێگەی نایاسایی و ڕێگەی قاچاق خابەکارات و ژیانیشیان کەوتۆتە مەترسیەوە. ئێوە پلانتان چیە بۆی هەلی کار بۆ گەنج دروست بکەن کە نەچنە دەرەوە ئەو پارەیە لە کوردستان بمێنێتەوە ئەو دەستی کارش لە کوردستان ئیسفادەی لێ بکرد؟ زۆر سپاس. وەڵامە پرسیارێکی زۆر گرنگە چونکە بەتایبەتی گەنجەکانی ئێمە پێویستە ئاسوودە بن و پێویستە دڵنیا بن لەوەی کە ئەگەر حەزیان لە کارکردن بێ دەرفەتی یەکسان بۆیان دەرەخسێ بۆی بتوان کار بکەن. جارێ ئەوانەی کە باسی کار دەکەن دوو جوورە کار هەیە. یەکێکەوەیە کە لە کەرتی گشتی دابمەزرێ یانیش لە کەرتی تایبەت کار بکە. ئەوەی لە کەرتی گشت چاوی لە تایناتی کەرتی گشتیە من دەمەوێ باسی خاڵێ بکەم کە لە ساڵی 2013ەوە تاکو ئێستا حکوومەتی عێراق ڕێگەی نەداوە خەڵک لە هەرێمی کوردستان دابمەزرێ بە شێوەیەکی فەرمی. ئەمەی کراوە تەنیا بە گرێبەست بووە و ئەمە ڕێگریەکی گەورە بووە لەوەی کە خەڵکێکی نوێ بتوانێت لە کەرتی گشتی دابمەزرێ. بەڵام لە هەمان کاتدا کەرتی تایبەت دەکرێت زۆر لەو دەرفەتانەی کە گەنج بە دوایان ئاگەڕێ بۆیان فەرەهەمکە و گەنجەکان ڕوو لە کەرتی تایبەت بکەن. لەو وەختەی کە یانێم چەند ساڵی ڕابردوو ئێمە بە هەلی کاری کە لە کەرتی تایبەت ڕەخساوە و ئامادەکراوە تاکو ئێستا 140,000 هەلی کار دروست کراوە و گەنج توانیویانە لە کەرتی تایبەت چنە ئەو کارانە و ئێستا کار دەکەن. پرۆژەی ترمان هەیە وەکو پرۆژەی گەشانەوە کە پێشتریش من لە بەرنامەیەکە بەشدار بووم کۆمەڵێک لەو گەنجانەی کە خۆیان ویستیان بزنسی خۆیان دابمەزرێنن یانیش فراوانیکەن نەک تەنیا خۆیان سوودمەند بن بەڵکو ژمارەیەک لە گەنجەکانی تر بێنن لای خۆیان کاریان لەگەڵ بکەن. ئەم پرۆژەیەش بەردەوامە و ئێمە یارمەتی ئەو گەنجانە دەدەین کە خۆیان دەیانەوێ بزنسی خۆیانیان هەبێ کاری خۆیانیان هەبێ و یان فراوانی بکەن ئەگەر خۆشیان بزنسیان هەیە و دەیانەوێ فراوانی بکەن. حکوومەت دەتوانێت یارمەتیامدا. حکوومەت بەرنامەکەی ئێمەیە ئێمە جارێ پێش هەموو شتێکە بێ ژێرخانێکی دروستی ئابووریمان هەبێ کە بەداخەوە نەبووە وەکو کەرتی ینی سیستمی بانکی. لە سیستمی بانکیە هەر هاوڵاتیەک مافی ئەوەی هەبێ بتوانێت بچێن پارە لە بانک وەربگرێ دواتر بە قز بتوانێت پارەی خۆی بداتەوە ئیتر ئەوەی مەبەستی هەبێ بزنسی پێ بکە یانیش مەبەستی هەبێ هەندێک لە پێداویستەکانی خۆی پێدا بێمکە لە خانووە یان ئۆتۆمۆبیلە. بەداخەوە ئەو سیستمە نەبووە. یەکێک لە خاڵە هەرە سەرەکیەکان بۆ دروستکردنی ئەم ژێرخانە دروستکردنی حساوی بانکیە کە ئەو حساوی بانکیە هەر هاوڵاتیەک مافی ئەوەی هەبێ بتوانێت لەگەڵ بانکێکە حساوێکی هەبێ پارەی خۆی ئیتر ئەوەی موچەی هەیە یانیش موچەی نییە خۆی کار دەکا بە ڕێگەی بانکەوە بتوانێت سوود لە پارەکەی خۆی وەربگرێ و سوود لە خزمەت گوزاریەکانی ئەو بانکەش بکات کە دەتوانێت پێشکەشی بکات. بۆ ئێمە بیرمان لەوە کردووە کە هەژماری من دابمەزرێن. هەژماری من زۆر کەس بە هەڵە تێگەیشتن پێیان وا بوو ئەمە تەنیا بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەرانە. ڕاستە لەوەوە دەستمان پێکرد چونکە وەکو مەرجێک ئەوەی هەموو فەرمانبەرێک بتوانێت بە شێوەیەکی شەفاف دوور لە فشاری سیاسی دوور لەوەی کە کەسێک بتوانێت یاری بە موچەی خەڵک بکە ڕاستەوخۆ بتوانێت موچەی خۆی لە بانکەکان وەربگرێ و بانکانەش ئەبێ بن کە ڕێگە پێدراون لەلایەن بانکی مرکزی عێراقی و لەلایەن ترێژەری ئەمریکاوە کە شەفاف بێ و هەموو شتەکانی وەکو ینی پەسەند بێ قبولکراو بێ. ئەم ژێرخانە کە دروست بوو ئەو وەختە هاوڵاتی دەتوانێت سوود لە خزمەت گوزاریەکانی بانک وەربگرێ بتوانێت کارەکان بکە. ئەمە بەشێکی گرنگە بۆ دروستکردنی هەلی کار بۆ گەنج. بەڵام لەلایەکی ترەوە بابەتی دروستکردنی هەلیکار هەندێکی دەگەڕێتەوە سەر پرۆژەکانی حکوومەت. بۆ نمونە فرەچەشنکردنی ئابووری کە لە کوردستان ئێمە نەمانویستووە تەنیا گرنگی بە نەوت و غاز بدەین گوتمان با کشت و کاڵ بۆ بەرهێنانی زۆرمان لە کەرتی کشت و کاڵیدا کرد
زۆر جار دەمان بینی کە هاوڵاتی جوتیارەکانمانە هاتن بەرهەمەکانی خۆیان فڕیادا سەرجاددا چکە کەس لی نەکڕی بەو بەرنامەیەکە ئێمە دەستمان پێکرد نەک تەنیا بەرهەمەکانیان لە ناوخۆدا سەختکرایەوە حکوومەت سایلۆی گەورەی دروست کرد بۆ کڕینەوەی گەنم و ئەو بەرهەمە کشتتوکاڵیانەی کە جوتیارەکان هەیەیان بووە بەڵکو دەرگای هەناردەکردنی دەرەوەشمان کردەوە کە لە زۆر وڵاتانی کەندا و یان حتا ئەوروپا و بۆ ئەمریکاش ئێستا بەرهەمە ناوخۆیەکان یاریمی کوردستان دەڕۆن ئەمە یارمەتیەکی زۆریدا بۆ ئەوەی دەرفەتی کار هەلی کار لە کەرتی کشتتوکاڵیش بکرێتەوە و خەڵکێک ڕوو بکەنەوە بۆ کشتتوکاڵ و زیاتر پەرە بە بەرهەمەکانیان بدەن و خەڵکێکیش کاری دەستکەوێت لە لایەکی ترەوە بابەتی گەشت و گوزاری کە بێگومان ئەمە دیسان هەلی کاری زۆر دەرەخسێنێت خەڵکێکی زۆر سەردانی کوردستان دەکەن و هەمویان پێویستیان بە خزمەت گوزاریە ئیتر دەکرێت شوێنی نیشتەجێبوونە هۆتێلە موتێلە ڕێستورانتە کافەتریایە یانیش هەر کارێکی خزمەت گوزاری گەیاندنە وەسیلەی گەیاندنە ئامرازی خزمەتکردنی ئەو گەشتیارانەیە و جۆری گەشتیاریش دەکرێت مەسەلەن ئێمە چاومان لەوە بێ کە گەشتیاری وا بێتە کوردستان بتوانێت زیاتر لێرە پارە سەرف بکات چونکە هەمووی دەگەڕێتەوە بۆ سرکلی ئاوبووری لە ناو خودی هەرێمی کوردستان لەمەشە ئێمە یارمەتی زۆری ئەو کەرتەماندا و هێشتا لە سەرەتاین بەرنامەی زۆر زۆر گەورەمان هەیە لە سەراسەری کوردستان و زۆریش بە وردی کارمان کردووە کە تەنیا گرنگی بە ناوچەیەکی تایبەت نەدەین گرنگی بە هەموو کوردستان بدەین چونکە هەر شوێنێکی کوردستان تایبەتمەندی و جوانەیەکی تایبەتی خۆی هەیە یەکێک دێتە هەولێر بۆ ئەوەی تەنیا لە هەولێر نەمێنێ ئەبێ بچێ سەردانی دۆکیش بکە سەردانی سلێمانیش بکە زاخۆش بکە هەڵەبجەش بکە گەرمیانیش بکە سۆرانیش بکە هەر شوێنێک تایبەتمەندیەکی پێ بدرێ بۆ ئەوەی گەشتیارەکە بێ هەموو کوردستان ببینی و هەموو کوردستانیش سوودمەند بێ ئەم شتانە خۆیان دروستکردنی هەلیکارە ئەنی ئەمە هەلیکار دروست دەکە بەشەکەی ترکەماوە و پێم باشە لە کابینەی داهاتوو گرنگیەکی زیاتریش پێدەدەین بابەتی پیشەسازیە پیشەسازی لەلایەکە هەم خۆمان لە ناوخۆ بتوانین زیاتر گرنگی بە پیشەسازی بدەین و گەنجەکانمان ئەوانەی کە لە زانکۆکان دەرەچەن ئەوانەی توانای کارکردنیان هەیە گرنگی بەو کەرتە بدەین لەلایەکی تریشەوە زانست و تەکنۆلۆژیای پێشکەوتووی وڵاتانی تر بێنینە کوردستان بۆ نمونە ئەم جارە کە لە دهۆک بووم شەریکەی تۆیۆتا کۆمپانیای تۆیۆتا ئێستا لە نزیک دهۆک بەشێک لە لێکدانەوەی ئۆتۆمۆبیلەکان لەوێ دەیکە ئەمە دروستکردنی هەلیکارە خەڵکی ئێمە فێری ئەم جۆرە کارانە دەبێ بە تەماین داوا لە هەموو کۆمپانیا گەورەکان بکەین چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بن لە دەرەوە بن لە ئاسیا بن لە ئەوروپا بن ئەمریکا بن ئەگەر توانیمان لەگەڵ یەم گەینە ڕێککەوتن بەشێک لە کۆمپانیەکانی خۆیان بێنە کوردستان هەم شارەزایی لەگەڵ خۆیان بێنن هەم لێرە دەرفەتی کاریش هەلی کاریش بۆ گەنجەکانمان دروست بکەن ئەمە ئەو هەوڵانان کە حکوومەت دەتوانێت بەردەوام بیکە بەڵام خاڵێکی گرنگ هەیە من دەمەوێت ئاماژەی پێ بدەم بەشێکی گرنگیشی دەگەڕێتەوە سەر خودی هاوڵاتی خودی گەنج ئایا گەنج ئەیەوێ کار بکە ئایا گەنج گەیشتوتە ئەو بڕوایە کە خۆی ئەبێ خوڵقێنەری دەرفەت و هەلی کار بێ بۆ خۆی کە خۆی ئەبێ وڵاتەکەی خۆی ئاوادام کاتەوە ئەگەر ئەم قەنەعەتە لای گەنج دروست بێ و ئەو متمانەیە بینی گەنج و حکوومەت دروست بێ من پێم وایە ئەو وەختە لەسەر ڕێگەیەکی ڕاستین و ئەو وەختە من دڵنیام کە گەنجەکان زۆر دەتوانن سوود لەو سیاسەتە وەربگرن قسەی زۆر زۆر جوانت کرد و لەسەر هەرێکێکی دڵنیام هەمومان نتوانین کە بۆ چوونمان هەبێت و ڕێی خۆمانی لەسەر بڵێن و هەم بە ئەزمموی خۆمان قسەکانی تۆ با بڵێن پشتڕاست بکەینەوە بەڵام زۆر زۆرم پێ خۆش بە هەر خۆت باسی پرۆژە گەشانەوە کرد پێشە مشتێک چونکە ئەو پۆدکاستی ئێمە هەم پرۆژە گەشانەوە هاتە پێشە و سپۆنسەریان کردین بۆیە لە ڕێەوە من ئەو 25 بزنسە بچووک مامناوەندەی کە بوونە هۆی ئەوەی کە قەرزەکەی سەرەتا وەرگرم من زۆر زۆر لەگەڵ زۆربیانە دانیشتم و لەگەڵ هەمویانە قسەم کردو ئەزانم کە ئەو بڕەپاری وەریان گرتووە لە چیدا سەرفیان کردوەوە ئەگەر من پرسیارە بکەم لێرە ئەوەیە کە وەختی خۆی پێشەوەی کە کوردستان بەم بارودۆخێکی دارایی ناخۆشە تێپەڕێت لە دوای 2014 و لە دوای جەنگی دژ بە داعش
بانقەکانی هەرێم تا ڕادەیەک بە تایبەت و بە حکومیەکانیشەوە هەستەکەم شوێنێک بوون کە خەڵک چاوی لێ ئەکردن بۆی کە زۆر سوودی لێ ببینن. گەنجە چوو سلفە و قستی وەرەگرت بۆ کڕینی سیارە، بۆ کڕینی خانوو، بۆ ژنهێنان. بەڵام لە دوای ئەوە هاوڵاتی و بانقەکان کەمێک هەم لێکتێنەگەیشتە هەمیش نەمانی متمانەیە لە نێوانیەکە بۆیان دروست بوو. پرۆژی هەژماری من ئەم هیچ کارێکەکە لەسەرەوەی کە بانقەکان و هەوڵاتیان و متمانیان بەیەکەوە دروست بێتەوە و کە سوودی جارانی بۆ کۆمەڵگا هەبێتەوە؟ ئەوەی پێشتر لەگەڵ ئێستا جیاوازیەک هەیە. پێشتر داهاتێکی زۆر لە هەرێمی کوردستان هەبوو. هەم نەوتی هەرێمی کوردستان دەفرۆشرا، هەم حکوومەتی فدرالی بودجەی بە هەرێم دەنارد بەبێ ئەوەی ئەم هەموو فشارە لەسەر هەرێم دروست بکە. دوای 2014 سیاسەتی حکوومەتی فدرالی بەرامبەر بە هەرێم گۆڕا. فشارێکی زۆریان خستە سەر هەرێم، هەم بودجەی هەرێمیان بڕی لە چەند قۆناغێکە بە تایبەتی لەو 4 ساڵێک کە شەڕی داعش بوو لە 2014 تا 2017 هەر بودجە بۆ هەرێم نهات. ئەو وەختە هەرێم حکوومەتەکانی هەرێم لەو سەردەمە ناچار بوون ئەو کۆمپانیانەی کە نەوتی هەرێمیان دەکڕی پارەیەکی قەرزیان لێ وەربگرن. ئەمە بوو بە قەرز لەسەر حکوومەت کە تا ئێستاش بەردەوامە ئەم کێشەیە چارەسەر نەبووە و دواتر حکوومەتی فدرالی دیسان فشارێکی زیاتری دروست کرد بۆ ئەوەی موچە نەنێری یانیش بودجە بە شێوەیەکی گشتی کەم کاتەوە. داهێنانێکیشیان کرد، شتێکیان داهێنا بە ناوی ئەنفاقی فعلی کەواتە تەنیا خۆیان پێیان وا بووە چەند خەرجی لە هەرێمی کوردستان کراوە ئەوەندە بودجە بۆ هەرێمی کوردستان دیار چەندە لە یاسای بودجێ عێراقدا بەشی هەرێم دیاری کراوە بە پێی نفوسیش بێ 14% داهاتی عێراق بۆ کوردستان بێ، بەڵام 5% داهاتی عێراقش بۆ کوردستان نهاتووە. ئەمە کێشەیەکی گەورەی پارەی دروست کرد لە هەرێمی کوردستان کە ئەو سولفانەی پێشتر بە خەڵک دەدران هی حکوومەت بوون بە ڕێگەی بانکەوە دەدران، کەواتە پەیوەندی بینی هاوڵاتی و بانک نەبوو، پەیوەندی بینی حکوومەتی و هاوڵاتی بوو. ئەم سیاسەتە لە وڵاتانی پێشکەوتوو بە جۆرێکی ترە. بانک خۆی ئەتوانێت قەرز بدا بە هاوڵاتی و ئەو وەختە پەیوەندیەکی دوولایەنە بینی هاوڵاتی و بانک دروست دەبێت. حکوومەت دەکرێت گەرانتۆر بێت، دەکرێت وەکو پارێزەری مافی هەم کەرتی تایبەت هەم مافی هاوڵاتی لێرە ڕۆڵ ببینێ. ئەمەی هەژماری من دەکرێت ئەو دەرفەتە دروست بکە کە هەم لەلایەکەوە گەرانتی ئەو سامانی هاوڵاتیان کە لە بانکەکان ماونەتەوە لە لایەکی تریشەوە گەرانتی مافی بانکەکان کە ئەگەر کەسێک خۆ نەخواستە نەیەوێ پارە بۆ بانکەکە بگەڕێنێتەوە. ئەم پەیوەندیە لە وڵاتانی پێشکەوتوی دنیادا هەیە کە حکوومەت دەتوانی یارمەتیامدا. حاڵەتی استثناییش هەیە، مەسەلەن لە زۆر حاڵاتێکە ماڵە شەهیدا یان کەسێک توانای کەمە حکوومەت ئەو وەختە دەتوانی یارمەتیامدا. ئێستاش قەرزێکی زۆری حکوومەت لای خەڵکە، بەڵام ئێمە نەمانویستوە ئەو فشارە دروست بکەین. ئەنی هەمیشە ئەوەمان لە بەرچاو بووە کە لە هەلومەرجێکی تایبەت خەڵکێک ناچار بووە بتوانێت قەرز لە بانکەکان وەربگرێ. بەهەرحاڵ ئەم پەیوەندیە کاتی دەوێتە و هەمووی وەکو خۆی بە شێوازێکی پێشکەوتوو وەکو وڵاتانی پێشکەوتوی دنیا بکەوێتە سەرسک. کاک مسبوگیان با من پرسیارێکی قورسە لێ بکەم. قورس با بڵین جەنابێت خاوەنی کۆمپانیایەکی و هەلێکی کار پۆستەکەی کۆمەڵە گەنجێکی زۆر پێشکەش بۆ هەری کارەکەکە خۆشت چاوپێکەوتنەکەیانەکەیت چی سیفەتێک یاخود کارامەییەک لەو کەسە دەبێت کەەوە هەڵی دەبژێریت کە پێویستە لە چاوپێکەوتنەکەیە تێیدا بیبینیت؟ ڕای من خاوەن کۆمپانیان نیم، بەڵام ئەوەی کە جەنابەت باسی دەکەیت یەکێک لە شتەکان ئەبێت توانای گەنجە و ئیرادەی ئەو گەنجە کە ئایا خۆی دەیەوێت کار بکە یان نە. ئەگەر خۆی مەبەستی بێ کار بکە ئەمە بێگومان دەرگایەک دەکاتەوە، دواتر ئەبێ شارەزاوی. ینی ئەگەر جەنابەت بۆ نمونە کۆمپانیای دروستکردنی فەرشت هەیە، یەکێک بێ پزیشک بێ بەڵام لی شارەزانە بە جەنابەت بێگومان قبولی ناکەیت وانە ئەبێ کەسێک بێ لە ئیشەکە بزانێت. ئەنی ئەو گەنجەی کە داوای ئیشەکە ئەبێ خۆشی توانای ئەو ئیشەی هەبێ. جامە بەشێکی زۆریشی دەمێنێتەوە سەر ئەو شارەزاییەی کە خاوەنکارەکە لە هەیەی و ئەو گەنجانەی کە دەن داوای کار دەکەن. بەڵام پێم وایە ئەمە پەیوەندیەکی دوولایەنەیە
هەم ئەبێ گەنجەکە حەز بکە کە کار بکە هەم ئەبێ خاوەنکارەکە قەنەعەتی هەبێ کە ئەم گەنجە توانای ئەو کارەیە. بەڕێز سەرۆک وەزیران باسی موچە و بودجە و ئەمانەمان ئێستا خۆتان باسان کرد. اینجا یەک دوو پرسیار هەیە کە دڵیان پرسیاری خەڵکە. خۆت دەزانی 11 ساڵە کێشەی موچە هەیە. و خەڵک هەموو سەری مانگێک بە سترێسەوە بە دڵڕاوکیەوە چاوەڕێ بزانێ موچەکەی وەرەگریا وەری ناگرێت. بەسترا بۆ کێشەکە بە هەناردەکردنەوەی نەوتەوە. ئێستا کە نەوت هەناردەکرا و ئومێد هەیە کە لە 2026 هەم موچەی خەڵک بەڕێک و پێکی بێت و هەمیش بودجەی هەرێمی کوردستان. پیوەدارم جارێ ئەو پەیوەندیەی ئێستای حکوومەتی فدرالی لەگەڵ حکوومەتی هەرێم مامەڵەیەکی هەڵەیە. چونکە لە حکوومەتێکی فدرالیدا شتێک نییە بە ناوی موچە. ئەبێ بودجەی هەرێم تەرخان بکری. بودجەی هەرێم لە بودجەی گشتی حکوومەتی عێراق. حکوومەتی عێراق 100 ملیاری هەبێ 150 هەبێ 200 هەبێ هەرچەندی هەبێ 14% ئەو بودجەیە ئەوێ بۆ هەرێمی کوردستان بێ. حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان ئەو مؤسساتی کە لە کوردستان هەن ئەوانە بەرپرسن بەرامبەر بە چۆنیەتی بەکارهێنانی بودجە لە هەرێمی کوردستان. بەڵام ئێستا ویان لێ کردووە وەزارەتی مالی لە حکوومەتی فدرالی تەداخلی ورد و دروشتی کارە ئابوووریەکانی هەرێمی کوردستان بکە. لەلایەکەوە نایڵن تەعینات لێرە دروست ببێ، لەلایەکی ترەوە بودجە وەکو خۆی نانێرن، لەلایەکەوە ئەو بەشە موچەی کە دەنێرن بە نوقسانی دەینێرن. ئێستا ئەوەی کە هەیە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانەکەن نەوتی ئێمە ئەبن داهاتی ناوخۆی ئێمەشە بن جارێکی تر بۆمان ئەگەڕێنەوە. یعنی هیچ منەتێکی تێدا نییە و ئەوە وان نییە بڵێ حکوومەتی عێراق حکوومەتی فدرالی بودجە بە هەرێمەنێری بە هیچ جۆرێک بودجەیان بە هەرێم نێناردووە. ئەو پارەی لێرە ئەیبن جارێکی تر ئەیگەڕێنەوە بە ناوی موچەویش بە نیوەچڵی. باقیەکەی تر ئێمە لەسەر داهاتی ناوخۆ ئەوەی کە بەشی هەرێم ئەمێنێتەوە ئەبێ ینی موچەکەیان بۆ داوی بکەین. کێشەی گەورە ئەمەیە کە ئێستا داهاتەکانی ئێمە سنووردارن. کاتی خۆی ئێمە نەوتمان دەفرۆش بەڵام لەو بڕیارەیەکە حکوومەتی عێراق دای لەگەڵ تورکیا کە نەوت هەناردەکردنی نەوتیان ڕاگرت ئەمە بەشێکی گەورەی داهاتی هەرێمی کوردستان وەستا. کە ئەمە وەستا و حکوومەتی عێراق موچەشی نەنارد بێگومان موچەت نەبێ داهاتت نەبێ جوولەی بازرگانیش نامێنێ کە جوولەی بازرگانی نەما داهاتی ناوخۆش کەمە بێتەوە. هەر هەمووی بوون بە فشار لەسەرەوەی کە حکوومەتی هەرێم بکەوێتە ژێر فشارێکی گەورەی ئابووری. هەرچەندە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان یان لایەنەکانی ترویستیان بە جۆرێکی تر وێنای ئەم ڕاستیە بکەن کە وا بڵێن حکوومەتی هەرێم موچە نادە کە ئەمەش ڕاست نییە. کاتی خۆی موچەش دەدرا بەڵام هەر لایەنە سیاسیەکانی ناو خودی هەرێمی کوردستان بوون داوایان لە بەغدا کرد کە بەغدا ڕاستەوخۆ موچە بنێری و دەست وەرداتە ناو باری دارایی و ئابووری هەرێمی کوردستان. ئەمە ڕێی خۆش کرد بە ناوی دادگا بە ناوی لایەنی سیاسی بە ناوی دەستهەڵاتی حکوومەتی فدرالی ینی دەست وەردەنە ناو کاروباری هەرێمی کوردستان کە بودجە موچە وەکو خۆی نەنێرن. ئەمەی ئێستا ئێمە ئەبێ پێداگیری لەسەر بکەین چونکە هەر وەک جەنابیشت دەزانی یاسای بودجە بوو 3 ساڵ بوو ساڵی 23 24 25 ئێستا لە کۆتایی ئەم ساڵ تەواو دەبێت. بۆ بودجەی ساڵی 26 ئێمە بە هیچ جۆرێک بەم جۆرە قبول ناکەین لەگەڵ حکوومەتی فدرالی بکەوینە گفتوگۆ. پێش ماوەیەک لەگەڵ سەرۆک وەزیرانیش قسەم کردن پێم گوتم ئێمە حکوومەتێکی فدرالین سیستمێکی فدرالی لە عێراق هەیە. حکوومەتی هەرێم بەرپرسە بەرامبەر بە چۆنیەتی دابەشکردنی بودجە ئەگەر باش بێ خراپ بێ پەرلەمانمان هەیە ڕقەبەی مالیمان هەیە بە ئەوان بێن محاسبەی حکوومەت بکەن. بەڵام تۆ لە بەغدا ئەم مافەت نییە بە حقیقت یعنی هیچ مؤسسەیەکی فدرالی ئەو مافەی نییە بێ دەستوەرداتە کاروباری ناوخۆی هەرێمی کوردستان. بۆیە ئەم جارە جەخت لەسەر داوینکردنی بودجە دەکەین بۆ هەرێمی کوردستان. ئەگەر ئەمە بوو دەتوانم بڵێم بە دڵنیایەوە دەتوانین شتەکان وەکو پێویست بەڕێوەبەرین و کێشەشمان ناوبێ بەڵام ئەبێ بەغداش ملتەزم بێ. واتە ئێستا عێراق وەکو وڵاتێکی فیدراڵی مامەڵە ناکات؟ نەخێر ناوەڵە نەخێر بە هیچ جۆرێک وەکو وڵاتێکی فیدراڵی مامەڵە ناکات. من خۆم بەشی سیاست و پەیوەندی نەوتەوەڵاتیم خوێندووە و لە ماوەی ئەو 4 ساڵە دایمان خۆمە خستە شوێنی کەسە کە بڕیار بەدەستە و کە ئیتر سەرۆکی وڵاتە بێ یاخود سەرۆک وەزیران بێ وەکو جەنابتان دایمەن کۆمەڵێک سیناریۆ ئاهاتە بەردەمان لە زانکۆ کە
بڕیارێکی قورسە دەبێ بیدەیت چونکە واقعی سیاست و واقعەوەی کە چی ڕوئەدات لە کۆبوونەوەکانە زۆر جار جیاوازە و ناکرێت با بڵێن زۆربەی خەڵک بەشدار بن تیا یاخود ئاگیان دەبێت یاخود ڕای گشتی خەڵک تیا بەشدار بێت بەڵام دایمەن خۆمەخستە ئەو شوێنەوە ئەموت ئەگەر من لە زۆر شوێنە پێویستکە بڕیارێکی قورس بدەم و خەڵک یەک لی تێنەگەن یاخود نەتوانم بزانم کام بڕیارە بۆ درراوە چۆن ئەو کاتە من مامەڵە لەگەڵ شتێکی وایەکەم تۆ هەستەکەم زۆر زۆر ئەکەوێتەنە ئەو با بڵێن مووقفەوەی کە بڕیاری قورس ئەدەیت بەڵام زۆر جاریش لەوانەیە خەڵک تێنەگات بۆیە هیچ هەوڵێک هەیە کە خۆت پێت خۆش بێ بە جۆرێکی تر خەڵک تێبگات و بە جۆرێکی تر گوێت لێ بگرن وەڵا ئەمە کارێکی ئاسان نییە چونکە وەکو جەنابشت باست کرد ئەم ئەرکە ئەم پۆستە ئەرکە ینی بۆ هەر کەسێک بێ و ئەمانەتە کەسێک لەم پۆستە بێ ئەبێ ڕازگۆ بێ لەگەڵ خۆی لەگەڵ خۆی لەگەڵ خەڵک بەڵام ئەوەی لەسەرتە ئەوەی لە تواناتایە بە ڕازگۆی بیکەیت ئیتر چەندت پێکرا بەشکەم هەمووشتە پێ نەکرا من حەزەکەم زۆر لەوە زیاتریشمان پێ بکرێ ئەوەی زۆر جێی ینی ئەوەیە سرنجە و ناخۆشە کە خەڵکانێک هەبن ڕاستیەکە ئەزانن بەڵام بۆ مەرەمی سیاسی دێن خەڵک چاواشە ئەکەن بە جۆرێکی تر چێڕۆکەکە ئەڵێنەوە تۆ خزمەتی خەڵک بکەیت ئەو بێ بە جۆرێکی تر وای لێ بکە ینی حەسادەتی سیاسی بگاتە ئاستێک تۆ بیت هەموو ڕاستیەکان چاواشە بکەیتەوە بەڵام من قەنەعەتم وایە خەڵکی ئێمە گەنجی ئێمە ئێستا چاوی کراوەتەوە ڕاستیەکان دەبینێ کێ قسە دەکە کێ کار دەکە تۆ بە نیەتێکی پاک کار بکە من پێم وایە هەم خوا لەگەڵتە هەم لە ئەنجامدا خەڵکیش ئەگاتە قەنەعەت جەنابی سەرۆک وەزیران تۆ لە دوو کاتی زۆر جیاوازایە سیاستت کردو و دەمێکە لەم کاریایی لە کاتی پێش سۆشڵ میدیا و لە کاتی سۆشڵ میدیاشایە چ جیاوازیەکت بینیوە بە حکمیەوەی لە هەردوو کاتەکە تۆ کاری سیاسیت کردووە سوشیال میدیا ڕێگەیەکی ئاسانە بۆ گەیاندنی پەیام یان تێکەڵبوونی کۆمەڵگا بە هەموو شێوەیە پێشتر ئاسان نەبوو بۆ ئەوەی پەیامێک بگاتیە ئەبوایە بە ڕێگەی تەلەڤیزیۆنە یا ڕادیۆە یان چاپەمەنیە یانیش دیداری ڕاستەوخۆیە ئێستا سوشیال میدیا کات گرنگ نییە بۆ سوشیال میدیا چونکە ناچار نیت تەنیا لە کاتێکی دیارکراودا بە دیار تەلەڤیزیۆنێکە بمێنیتەوە بۆ هەواڵێک ببیستی یان نەویستی ئستا بە سوشیال میدیا هەر کاتێ بتەوێ ئەتوانی سەرچی خۆت بکەیت و چه هەواڵێک لە ئێرە یان هەر شوێنێکی دنیا بتەوێ زۆر بە ئاسانی دەست پێ بگا بەڵام چۆنیەتی بەکارهێنانی سوشیال میدیا گرنگە شیرێکی دووسەرە ئەگەر بۆ سوود وەرگرتن و تێگەیشتن و بڵێم شارەزابوون یان فێربوون بەکار بێ بێگومان کارێکی زۆر زۆر باشە بەڵام هەندێک جار بەداخەوە سوشیال میدیا بۆ هەڕەشەکردن یانیش بۆ مەرەمی ناتەندروست کە بەکاردێ ئەمە بێگومان کاریگەریەکی خراپی لەسەر هاوڵاتیان دروست دەکات کەواتە پێش سوشیال میدیا ئەم مەترسیە نەبوو بەڵام ئاسانکاریش نەبوو ئێستا کە سوشیال میدیا هەیە ڕاستە ڕێگەی گەیاندنی پەیام چ تۆ پەیام وەربگری یان بتەوێ پەیامێک بگەینیت ئاسانترە بەڵام لە هەمان کاتیشە مەترسی ئەوە هەیە کە بە جۆرێکی ناتەندروست بەکار بێ کە ئەمە ینی کاریگەریەکی خراپی دەرونی دەکاتە سەر هاوڵاتی جا هیوادارم هەموو ئەوانەی کە سوشیال میدیا بەکاردێنن ڕووی باشەکەی بەکار بێن بەڕێ سەرۆک وەزیرە ئەمڕۆ من ڤیدیۆیەکم بڵاو کردەوە وتم ئێوارە لەگەڵ سەرۆکی حکوومەت دانیشتنێکمانە بێ چ پرسیارێکتانەیە لێم بکەن بۆی بیگەێن چ زۆربەی گەنجەکان گلەیان لە کەرتی تایبەتێ بۆچی کۆمپانیەکانی کەرتی تایبەت ئەڵێن لە هەشت کاتژمێرەکە زیاتر کارمان پێەکەن پشومان نییە مۆڵەتمان نییە و موچەشمان کەمە درێتێ هەرچەنە بەڕاستی من لە هەواڵەکانی خۆمان لە هەڵوێست نیوز یەک دوو جار باسم کردو کە یاسای کار و کاروباری کۆمەڵایەتی هەیە و ئەمانی ڕێکخستوتەوە بەڵام کۆمپانیەکان جێبەجێ ناکەن ئێوە چی ئەکەن بۆ ئەمە جگە لەوەش کێشەیەکی تری گەورەیان یاسای خانەنشینیە
کە ئەبێ لە کەرتی تایبەت خانە نشینی هەبێ بۆەوەی خەڵک بۆیە چاوەڕێی دامەزرانی کەرتی حکومیە چکە گەرنتیەکی تێ ئێوە بەنیازن چی بکەن بۆ ئەمە زۆر ڕاستە پێش هەموو شتێک ئێمە نەگەیشتونەتە قۆناغی کۆتایی چارەسەرکردنی ئەم کێشەیە بەشێکی زۆرمان بڕیوە لەوەی کە موچەی فەرمانبە لە کەرتی تایبەت ئەبێ چەند بێ ینی مینیمم ویج هەیە ینی کەمترین بەش موچە بۆ ئەو کەسەی بیاوێت لە کەرتی تایبەت ئەبێ بەپێ یاسا ڕێک بخرێ ینی ناکرێت کەسێک بە کەیفی خۆی بڵێ من ئەوەندە موچەت پێدەدەمیانە اینجا بەشێکی گرنگی ئەوەی کە حکوومەت بتوانێت کۆنتترۆلی دابەشکردنی موچە بکە ئەمەیە بە ڕێگەی هەژماری من و بە ڕێگەی دیجیتالکردنە چونکە ئەو وەختە هەموو شتەکان دێتەوە بەردەستی حکوومەت هەمووی شەفافە هەمووی دیارە هیچ خاوەنکارێک ناتوانێت بڵێ من تەنیا ئەوەندە موچەت پێدەدەم بە پێی یاسا دیارە هەر کەسێک موچەکەی چەندە و ئەبێ چەند سەعات کار بکات چەند موچە وەربگرێ چەند شووی هەبێ هەمووی بە یاسا ڕێک دەخرێ بەڵام ئەمە بکەوێتە کار هێشتا ئێمە ئەم بابەتە تەواو نەبووە بەڵام هیوادارم یەکێک لە کارە گرنگەکانی تری کە ماوە خوا یارمەتیم بدە بیکەم ئەمەیە چکە دەمەوێت ئەمە بکرێت چۆن خەڵک پێیان وا بۆ ڕووناکی خەونە ئاو خەونە هەموو شتەکانیش ئەنجام دران ئەمەش ئەکرێ ئەم یاسای کاروباری کۆمەڵایەتی بۆ ئەو کەسانەی کە کار دەکەن لە کەرتی تایبەت و بابەتی خانە نشینیش چونکە جەنابەت ئاماژەت پێدە زۆر ڕاستە کەسێکی پزیشک کەسێکی ئەندازیار دەتوانێت لە کۆمپانیەک بڵێ 5 ئەوەندە پارە وەربگرێ بەڵام ئەچێت لە کەرتی گشتی چونکە زەمانەت هەیە چونکە خانەنشین هەیە لەوانەیە زۆر بە 1 لەسەر 5 ئەو موچەیە ڕازی بێ بەس ئەگەر کەرتی تایبەت بتوانێت گەرانتی خانەنشینی ئەم کەسە بکە ئێوەڵە خەڵکێکی زۆر ڕوو لە کەرتی تایبەت دەکە و من ئەمە دەمەوێت ئەمە بکەم خۆم دەمەوێت زۆر یارمەتی کەرتی تایبەت دەم و ئەم یاسایە حتمما تێئەپەڕێنین ئینشاڵڵا کە بکەوێتە کار و ئەوەی خانە نشینی لە کەرتی تایبەت گەرانتی بکرێ من پێم وایە وەختە بێ حکوومەت لە توانای گەنجەکان بگەڕێ بۆ ئەوەی بچن بۆ حکوومەت کار بکەن ینی خەڵکە وەختە چاوی تەنیا لە کەرتی گشتی نابێت بەڵکو کەرتی تایبەت ئەبێتە شوێنی مفازال بۆ گەنجەکان کە کاری تێدا بکەن چکە موچەیان باشترە کاریش لەوانەیە ئاسانتر بێ ڕەغبەتی کارەکەی ئەو گەنجەش جیاواز بێ لەوەی کە لە کەرتی گشتی هەیە بێگومان ئێمەش بە هیواین چووکە خەمێکی گەورەی گەنجەکان ئەڕێوێنێتەوە بەڕاستیەوە ئێوە پرسیارتان هەیە لەسەرم با پرسیار نەوەڵا بەس کە جەنابی سەرۆکوەزیران باسیەوەیە کە من خۆم بیرمەکەوتەوە چۆن کە هەلی کارێکی حکومیم ڕەفز کردەوە من چکە لە کەرتی تایبەتە کە لە کاری بە بازارکردن و دروستکردنی ناوەڕۆکی سۆشیال میدیا ئەمانە کارەکەم بەجددی داهاتەکەی باشتە کاتی کارکردنەکانی باشتە خۆم مرتاحترم لەگەڵیا و ئەوە منی گەڕانەوە بۆ ئەوەی کە بیر لە شتێکی تر بکەمەوە ئەویشەوەیە کە هەندێکمان لەسەر ئەم بەتایبەتی ئێمە بەشێکمان خوێندووە کە ئێستا لەو شتە کار ناکەن کە بەجددی زۆر جار کە سەرنجی ئەدەم بەلامەوە سەیرە نازانم ئایا ئەمەی تر لە هەموو دنیاوە شتێکی ئاساییە کە تۆ بۆ خوێندن بچیتە زانکۆ و پەیمانگاکان و دواتر لەو بەشەیە کار نەکەی و هەر ئەمڕۆژ جەنابتان ڤیدیۆیەکتان دانابوو لە سۆشیال میدیا لە سەردانەکەتانە بۆ بەنداوی دوین لەناو سارەیە بووی لەگەڵ کەسێکە و پرسیارت لێ کرد تۆ ئەندازیاری چکە ئەوە ئەندازیاری دەنگی منیان گرتووە لەناو سارەکە بڵێ پرسیاری لێ کرد تۆش ئەندازیاری زۆر شارەزە کاک عەبدوڵڵا بەنداو دروستەکە بەنداوی گۆمەسپانی دروست کردووە ئێستا دوین دروستەکە و زۆری شارەزە و زیرەکە من نەمدەزانێ خۆی ئەندازیارە یان تەنیا خاوەن کۆمپانیە کە چی گوتی من ئەندازیار نیم ژمێریاری تەواو کردووە بەڵام کەسێکی زۆر بەتوانایە ئینسانێکی پاکە و ئەو پرۆژانەیە کە کردوێتی زۆر بە جوانی کردوێتی حەزم کرد بزانم هیچ بۆچوونەکەت هەیە لەسەرەوەی کە ئەو گەنجانەمان کە دەچنە زانکۆکان زۆر جار لەوانەیە نەچنە بەشێک کە بەڕاستی خۆیان حەزیان لێ یاخود کۆمەڵگاکە پێویستی بۆ بەشێ سایانی ئەگەر بەدەست من بێ خۆزگە ئەگەڕامەوە بەکاتەوە ئەچوومە بەشێکی وەکو بەشی کوشت و کاڵ چونکە هەرێمی کوردستان زۆر توانایەکی بێحەد لە دەری هەیە کە لە کوشت و کاڵە خۆی زۆر بەرەو پێش بەرە مەرج نییە یعنی ئیلا کەسێک بچێت لە زانکۆ یان لە پەیمانگایەک شتێکی
شتێکی خوێن دواتر ئەگەر ڕغبەتی لەسەر کارێکی تر هەبوو یان هەلی کار لە شوێنێکی تر بۆی ڕەخسا بڵێ نە من ناچمەوە بکەم چونکە تەنیا قەدەرم بەسراوەتەوە بە و شتێککە خوێندومە نەخێر مەرج نییە ئەنی ئەگەر خەڵکێک هەیە زۆر بەتوانایە دەکرێت لەو پیشەی کە تێیدە شارەزای کار بکە یانیش ئەگەر هەلی کاری باشتری بۆ ڕەخسا یان خۆی بیرۆکەی هەبوو بتوانێت لە شوێنێکی تر کار پێم وایە زۆر زۆر ئاساییەوە لە هەموو شوێنیش ئەمە هەیە باسی پرۆژەی ڕووناکیتان کرد تۆزەوە پێش خۆتان ڕاتان چیە لەسەری قسەتان چییە کە هەنێجار گلەی ئەکرێ باسی پرۆژەکە ئەکرێ ئێوە پێتان گلەکەم چین با بزانم بۆ نمونە هەنێجار ڕەنگە باسی نرخەکەی بکرێ نرخەکەی چۆنە ینی گرانە من حەزەکەم بزانم ینی گلەکەم عاتان ئۆپۆزیسیۆن باسی گرانی ئەزانی چیمە یەکێک قسە ئەکە جیاوازە لەوەی ڕاستی چییە یەکێک گەڵێ نرخەکەی گرانە لەسەر حسابی قوتی خەڵک و فڵان ئەمە قسەی بێمانایە ڕاست نییە و شەرمە یەکێک پێگەیەکی بەرپرسیارەتی هەبێ قسەی نەڕاست بە خەڵک بڵێ ئەوەی ڕاستیە ئەمەیە کارەبای نیشتیمانی کارەبای 24 کاتژمێری خەونێک بووە کە زۆر کەس پێی وا بووە کوردستان ناتوانێت ئێستاش عێراق دوای 200 میلیارد دلار تا ئێستا نەیتوانیوە کارەبای 24 کاتژمێری دابین بکە خۆ ئێمە ناتوین مەعجزەمان خوڵقان دەبێ ئێمە تەنیا ڕیفۆرمێکمان کردووە لەوەی لە ساڵی 2023 ئەم بڕیارەماندا پار ساڵ 24 دەستمان پێکرد بە پرۆژەکە ئینشاءالله لە کۆتایی 2026 هەموو کوردستان ئەبێت دەخاوەنی کارەبای 24 کاتژمێری لێرەدا بەشێکی زۆری ئەو پارەیە کە لە کارەبا سەرف دەکرا بە حکومەت ناگەڕایەوە حکوومەت هەموو ساڵێ 2 میلیار و نیو پارە لە کارەبا سەرفە کرد 24 کاتژمێریش نەبوو تەنیا 500 میلیۆن هەندێک جار 600 700 میلیۆن بۆ حکوومەت ساڵانە ئەگەڕایەوە کەواتە زیاتر لە 2 میلیارد دلار پارە لەسەر حسابی حکوومەت کە هی خەڵکە ئەڕۆیشت بەڵام بۆ کوێ ئەڕۆیشت پارە نەئەگەڕێەوە خاوەن ئەوەی کارەبای بەکارهێنا پارەکەی نەئەدا یان لە ئەو سیستمی گەیاندن لاس هەبووە ینی بەداخەوە بەڵام زۆر کارەبا خەسار ئەبوو لە لایەکی ترەوە هاوڵاتی پارەکەی هەر ئەدا بەڵام بە حکوومەتی نەئەدا بە خاوەن موالیدەکانی ئەدا اینجا وەختە حکوومەت بڵێ نیوەی کارەباکەی دابین کردووە خاوەن ماڵەکە نیوەی پارەی حکوومەتی ئەدا یان هەر نەشی ئەدا ئەمەی بە مەسرەف حسابە کرد بەڵام پارەی موالیدە لەسەر خۆی بە مەسرەف حساب نەکردووە ئێستا کە حکوومەت دێ من بە بیکەم بە ڕەقەم بۆ جەناوبێت یعنی بۆ نمونە ئەگەر 1000 دیناری پارەی حکوومەتی دابووە 3000 ئەدا بە موالیدە کەواتە هاوڵاتی 4000 دیناری هەرداوە ئێستا حکوومەت دێ ئەڵێ من کارەبات پێدەم بەڵام نەک بە 1000 2000 2500 بە 3000 کارەبای 24 کاتژمێری پێدەم بەڵام موالیدات و هیچ پارە نادەیت کەواتە هاوڵاتی 1000 دینار لەوێ 1500 دینار بۆی ئەگەڕێتەوە سوودەکە یعنی وان نییە پارە گرانتر نییە بەڵام کە ئەڵێ پارەی حکوومەت پارەی 24 سەعەتی لە هاوڵاتی وەرەگرێ کە نرخەکەشی زۆر کەمترە لەوەی کە پێشتر هاوڵاتی ئەیدا یعنی ئەمە حقیقەتێکە کە ئەبێ ڕاستیەکان بۆ خەڵک ئەتوانن لە ئەو کەسانەش بپرسن کە خۆیان وا بزانم زۆربەتان ئێستا دەوانێت کارەوەی 24 کاتژمێریتان نەبێ ئەگەر وان نییە بە برادەرێک هەسێتەوە بڵێ وان نییە ئەگەر واشە چکە ئەو ڕاپرسیەی کە کراوە 90 خەڵک ڕازیە هەندێکی ڕازینین بۆ نمونە بەشێک لە خاوەن موالیدەکان گوتیان خۆ پێشاندانەکەین ئێمە زەرەرەکەین زەرەر ناکە تەنیا لە سوودەکەی چونکە تۆ کارەبای نیشتیمانی بدەیت بە هاوڵاتی یانیش کەسێک تەنیا بۆ بەرژەوەندی شخصی خۆی
اینجا حتی ئەم خاوەن موالیدانە بە هیچ جۆرێک ئەوە نییە کە زەرەرمەند بوو بن، یعنی حکوومەت لەسەر ستاندبای دانابوون وتیان ئەگەر ئەم پرۆژەیە پێویست بێ هەر وەختێک پێویست بوو دەتوانین سوودتان، یعنی تاکو ئێوەش موالیدەکانتان ئەفرۆشن یان شکارێکی ترابینەوە حکوومەت حتا یارمەتیشی ئەدەن بۆ ماوەیە. جا بۆیە من نازانم لەکوێ ئەم نرخە گرانترە. قسەی ئۆپۆزیسیۆن بەڕاستی نابێ ینی تەنیا وەکو قسە وەربگیرە، ئەگەر یەکێک شتێک بڵێ بە بەڵگەکەم خاتەڕ. باسی ئەوتان کرد کە ئێستا ڕووناکی لە کوردستان سەری گرتووە تا 2026 تەواوی کوردستان هەموو کوردستان ئینشاڵڵا ئێستا شارە گەورەکە پارێزگای هەڵەبجە ئێستا بە هەموو بەڵێ زانم باسم کردو لە هەواڵەکانم. اینجا ئاگام لێ بوو لە وەزارەتی کارەبای عێراق یەک دوو چار باسییان کرد کە ئەیانوێ ئەزمموی ئێرە بگوازنەوە نهێنی ئەوە چیەکە مەسەن لێرە سەری گرتووە لەوێ نەیگرتووە یان ئێوە ئەزمونونەکە ئەگوازنەوە بۆ شارەکانی عێراقیش ئەگەر بیانەوێ ئەمە خۆشم چەندین جار گوتومە ئامادەین ئەم ئەزمونەی کە لێرە هەیە لەگەڵ یان هاوبەشی بکەین و یارمەتیان بدەین، بەڵام ئەبێ خۆیان بیانەوێ یارمەتیان بدەن. ڕاست. ئێوە پرسیارێکتان هەیە؟ کاک مەسروودگیان، ئێوە لەم کابینەیە زۆر ئیشتان لەسەر بە دیجیتاڵکردن کردو، تەنانەت ئەم کاتەیە خیر کە یاردیپاسیش دەرچوو بۆی کە هەموو ناسنامەکان ئێستا بە ئەپلیکیشنێ بێ، بەڵام هێشتاکە پرۆسەی دائیرەکان زۆر زەعاجە کە پێویستی بە ئەوراقێکی زۆرە لەو ژوور بڕۆ ئەو ژوور لەو ژوور بڕۆ ئەو ژوور. ئێمە ئەتوانین بڵین ئینشاءالله بۆ کەی کوردستان بە تەواوەتی ڕزگاری دەبێت لە کاخەزوو کە هەم ئەمە بۆ بەژینگەش بەسوودە، هەمیش بۆ هاوڵاتی پرۆسەکە ئاسانترە بێتەوە و کارەکانیش خێراتر دەڕۆن. پرۆسەکە ئاسان نییە، جارێ پێش هەموو شتە کۆکردنەوەی داتا مەرجێکی گرنگە بۆ دروستکردنی سیستمی دیجیتاڵی کە ئێمە داوامان کرد بزانین داتاکان لەکوێن، هەر داتامان بە شێوەیەکی زۆر خاو هەبوو، یعنی ئەوە نییە بڵێ داتایەکی گشتی هەبێ و هەموو شتەکان لەبەردەست بێ. ئەول هەنگاوی ئێمە ئەوە بووە کە داتا سنتەرێک دروست بکەین، نازانم بینیوتانە یان نە، بەڵام داتا سنتەرێکی زۆر پێشکەوتوو کە پێم وایە لە سەراستی جیهان هەر ئەوەندەیە لەمە باشتر ناکرێت. داتا سنتەرێکی زۆر پێشکەوتوو ئێستا هەمانە، هەموو داتەکان لەوێ کۆ دەکرێنەوە. دواتر سیستمی بە دیجیتالکردن هەر سەکتەرێک هەر وەزارەتێک کاروباری خۆیە، بەڵام ئەمانە هەمووی ئەبێ لەگەڵ یەکتر تەنسیقیان نەبێ ئاوانگیان نەبێ یەکتر بخوێننەوە. کاروباری خزمەت گوزاریەکانی حکوومەت ئەویش چەند بەشێکی بەشداربوونی هاوڵاتیە بۆ ڕاپەڕاندنی شوکارەکانی خۆیان بە شێوەیەکی فیزیکی، ینی سەردانی ئۆفیسەکان کە دەکەن. نمونەیەکی زۆر سادە بۆ جەنەوە باس بکەم، هاوڵاتی هەبووە مەسەلەن ویستوێتی بچێت بۆ نەخۆشخانەیە، شوێنی دانیشتنی نەبووە، ئەوە لە دەرێ بوەستێ لەبەر هەتاو یان لەبەر سەرمای زستان. یەکەم هەنگاو گوتمان بە هیچ نەبێ ئاسانکاری بۆ هاوڵاتی بکەین کە ئەمە کرا. دواتر بە سیستمی بە دیجیتالکردنی لە ئەقل کە هاوڵاتی دەچێتە ژوورەوە بزانێ سڕێی کێیە، نۆرەی کێیە بتوانانی بچێ هەمووی بەڕەقەم لە زۆر ئۆفیسەکان ئێستا سیستەمە پەیڕەو دەکرێت. بەستنەوەی وەزارەتەکان یان لە ناو خودی وەزارەتێک هی بەشەکان بە یەکترەوە، ئەمانەش هەموو ئەو هەنگاوانن کە کاری لەسەر کراوە، ناڵم نەکراوە، هەندێکی تەواو بووە هەندێکیشی ماوەتەوە. بەڵام ئەمە هەمووی لە چوارچێوەی ئەو ڕۆیایە کە ئێمە ویستمانە ناومان لێنە یەک پەنجەرەی کەواتە هاوڵاتی بیاوێ بچێت ئیشێکی خۆی ڕاپەڕینێ، تەنیا ئەچێتە شوێنێک پەنجەرەیەک داوا ئەکا ئەوراقی خۆی پێشکەشەکە و وەڵامەکەی لەوێ وەرەگرێتە، ناچار نەبێ بۆ ڕاپەڕاندنی ئیشێک سەردانی دایرە بکە. ئەمەش دێت، بەڵام هەمووی هەم شارەزایی دەوێت، ڕاهێنانی کارمەندی دەوێت، ئەنیا و فەرمانبەرەی کە لەوێش ئیشەکە خۆ سیستمێکی کۆن فێر بووە بۆ ئەوەی ئەو فەرمانبەرەش بتوانێت باشتر کارەکان ڕایی بکە، ئەبێ خۆشی ڕاهێنان بکە، ئەمەش کاتی دەوێت. کەواتە ئەم شتانەی جەناو باز دەکەی هەمووی لە بەرنامەدا هەیە. بەڵام من یەک شت پێ بڵێم، چەندیش پێش بکەوین تەکنۆلۆژی ئەوەندە خێرا پێش دەکەی هەر ئەبێ خۆت ئاپدەیت کەیتەوە. سپاس. ئێستا بەشێک لەو شتانەی حەزەکەم باسی کەم، ئێستا هەر بابەتی پارەدانیش لە دنیاە
سێرەکەی بەشێک لە حکوومەتەکانیش مەسەڵەن وەریان گرتو و کاری پێواکەن کریپتۆکۆرنسیە ئەگەر بیست بێتت مەسەڵەن بیتکۆینە ئەم شتانەیە زۆر ئاساییە کاری پێواکەن. جنابی سەرۆکوەزیران باوەکو پزیشکێکیش پرسیارێکە لێ بکەم لەسەر ژینگە. خۆتان نزان کە ئێستا زۆربەی وڵاتین بەڵێ سەرۆکوەزیری کوردستانی مەسرور بارزانیە لەگەل لە ژمارەك جوانین کورد پرسین کوردستانی و پرسین گرێدای ڕۆژەوێ گۆتوبێژ دکن خاطر جواد خازم لێ بێ سوحبەتا سەرۆکوەزیر مەسرور بارزانی و گەنجان لەسەر پۆرتالا ڕووداوێ و هەموو پلاتفۆرمین سوسیال مەدیایین ڕووداوێ هونێ تەماشا بکەن بەردەوام دکیانی باوایەکی زندی دچە بخاطرێەوە و حتا ڕۆژە شەمیە ببینن خۆشیدە.